دەبۆم بێنە سەبابۆنی بەهار و بەرهەم و کاری دەرم بێنە لە ناوچین و چروکی شیوەن و زاری سەبا دەستم بە داوێنی بزەی نەرمی بەیانت بێ بە بولبول بێژە بمگاتێ بە خۆی و مەلحەم و چاری لە زێدەکەی مامۆستا هێمنەوە سڵاوتان لەبێ هاوڕانی خۆشەویستم بەڵێ سەردانی ئەم جاریشمان بۆ گوندی لاچین لە شارە جوانەکەی مەهابادە ئەم گوندە جوانە لە 5 کیلومتری شاری مەهاباد هەڵکەوتووە نزیک بە 100 کەس دانیشت و 15 ماڵی تێدایە ئەم گوندە جوانە پێشتر زۆر قەرەباڵغ و شلوغ بووە بەڵام بەهۆی ئەوەی کە خەڵک زۆر سەردانی شاریان کردووە ئێستا کەسێکی وای تیادا نەماوە چیاکانی ئەم دەور و پشتە چیای سارم بۆزەداغ و شاخەڕ و خاوە هاوڕێ مامون خۆشەویستانم با بڕۆین ناو گوندەکە و لەگەڵ دانیشتوانی بدوێن زاینە خوشکەمان لێرە چیەکە؟ چۆنی پورێگیان؟ باشیش کرد؟ سەلام سلام بخیر باشیش ممنونم بخیر لا دانیشم؟ چۆنی خوشکێگیان؟ خێری سەرچاوەکەم باشیش ممنون تەشەکر دەکەم خۆت بناسێنە؟ گوڵانی بەرکەم خوشکە گوڵانگیان خەریکی چیت بە ڕۆژا لێرە چیەکەی کاروبارە چۆنە؟ وەڵای جار خانەدارێ دەکەم ئەی هاوسەرەکەت؟ وەڵا کارگەرە لە بووکی ئێرە یان بووکی ئێرەمە لەکوێوە هاتووی؟ لە حوڵا کوردێرە ئەوڵا کووردە لێرەوە دوورە؟ ئەرێ وەڵا دوورە ئەی سەردانی دایک و باوکتەکەی لەوێ؟ ئەرێ وەڵا ئەوێ خۆشترە یا ئێرە؟ وەڵا ئەوێ ئێرەت بۆ پێخۆش نییە؟ وەڵا خۆشە ناخۆش نییە ئەمان چونگە لەوێ گەورە بوومە ئەوێ خۆشترە باشە ئێمە کۆرپەی خۆتە؟ بەڵێ چۆنیم؟ چەند ساڵیەتی؟ ساڵێک و 2 مانگە قوربان ناوی چییە؟ ئەمین ئەو کاتکە بە دنیا هاتەوە کاتکە زۆر بچکۆلتر بوو یان هەر ئێستاش لای شتەی بۆ خوێنی؟ ئەرێ وەڵا نەوەڵای من زۆر نازانم من دا گەورەوانی بۆی دەخێنن ئەی نازانی چی بۆ خوێن هەر خۆت قەت تایسا لایلایەت بۆ نەخوێندووە؟ وڵایدا نەم خوێندوی دی چۆ بڵاو دێ باش ئەی هاوسەرەکەت لێرە خەریکی چییە؟ وەڵا مەرمان هەیە لەگەڵ ماڵە بابی خەریکی مەڕداری شتێ ئێرە هەر مەڕی لێ یا مانگای لێ یا هەر وردن حیوانی ورتان نا مەڕیشی لێ و ئەمە هەر مەڕمان هەیە ئەمان مانگاشی لێیە ئەی شیرروشتەکەی چۆنا شیر و ماست و پەنیروشتەکەی هەر خۆتانن ینی خۆت ئەی دۆشی شیرروشتەکەی یان خەسوود دێ دۆشێ یارمەتی تە خەسوم یارمەتی دەدەینەمان خەسوم هەیەی ئەی ئێرە وەکو ئەو گوندانەی دەور و پشتی ئێرە نییە کە بڵێن ئەچن بۆ هەوار و یان ئەیان بن یان نا هەر یەکسەر لە ماڵە نا هەر یەکسەر لە ماڵەوەنا هەوارشتینێ ئێرە دێ باشە دەست و چاو خۆش بێ نونی تۆم دەست زۆر سپاس دەکەم قوربانتم سەری ئیجازەت خوا حافیزە بێ سلااو لێ بە خوشکەجی خواهشەکەم باشی ممنون خێر زۆر سپاسەوە باش سەلام ممنون باشم زۆر سپاسەوە لەکوێ بوون لە بێداشتی وەڵا ها بەهداشتی لێ ئێرە بەڵە چۆنا بەهداشتەکە ێزان لەکەی کۆ زۆر باشە وەڵا چەند ساڵە لێرە بەهداشتان هەیە وەڵا لە مێژەم تقریبان 4 ساڵە هاتوومە ئێرە بخۆم ئاها بۆکی ئێرە بەڵە باشە لەکوێوە هاتوون قەرەبڵاغ هەرە بڵاغ ئەکاتە کوێی ئێرە ینی بە لاچینەوە نزیکە یان دوورە دیکە لای حوتەوانەوانە ئەی چۆن بوو شوت کرد بێرە دا قسمەتی نسیب دێ باشە ئێرەت پێخۆشە یا قەرە بڵاغ تا جگە هەر جگایەکی دایک و بابی لێ بێ خۆشترە ئێستا بۆ جێگای نەگەشتوی کە بڵێ هەر جێگایە شوەکەمی لێ بوانە ناویچی
شتێوەکو دایک و باوک نابێتوانی والله دێ باشە تۆ کە بووکی ئێرەیت ینی دانیشتوی ئێرە نەبووی پێشتر باسی خەڵکەکەیم بۆ بکە بزانم ئێرە چۆنە خەڵکەکەی چۆنن وەکو کەسێک کە تازە هاتووە بۆیە والله دا تقریبا 4 ساڵ لێرم زۆر باشن زۆر پێکەوتە باوڕەبان زۆر ئەی باسی بەهداشتەکەم بۆ بکە بزانم هەر پێشتریش بووە یان کەسێک تازە هاتووە بەهداشتی لێرە داناوە ئەو کێم بزانم لە مێژە لێرەیە لە مێژە بێداشتی ئێرە ئەی خەدەماتەکەی چۆنە زۆر بە جوانی پیاتانە ڕاگەن زۆر گەرم و گڕن لەگەڵتانە چەند نەفەر لەوێ کارەکە 1 نەفەر پیاوێکە دەی باشە ئەگەر کاری شوێنێکی ترتان بێت توان هەر بچن بۆ بەهداشە یان ناشێ بچن بۆ شار کاری ئێرە مثلا یێرەمان هەبێت دەنا دەمان نێرێتە دەرەوە ئەچن بۆ محابەت بە محابەتەوە نزیکە یان بە بۆکانەوە بەکوێوە نزیکە تۆ دەچینەوە دێ باشە ئێوە خانمانەکیان لەگەڵ ئەو خشکە مرد ماش کچی هەوەرم هاوە دشتا بینی چۆنە لەگەڵی والله باش خراپ نییە دشێکی باشە باشە دەی باشە دەست و چاوە خۆش بە خۆ ئەو کچە کچی هەوەرم ئەوەش باش چۆنی باشم پۆلی چەندی پێنجوم ئەی شاری خۆش دەزانی پێشکەشمان نا تۆ چۆنی ئەویان قسە ناکەوە ئەو کڕیم نەوەڵ ئێستا ئەها دەی باشە ئیشەڵڵا کە خوا حەفزیکە دێ بڕۆ بە قوربان لەسەر ئیزنت خوا حافیز خاڵێکیان دابێسم سلااو لێ بە خاڵێکیان سلام سەرچاوم بەخێری خوشکی باشی زۆر بەخێری سەرچاو لە چۆ هاتیتەوە لە مەهاباتەواتمەوە ئەی بۆ چووی بۆ مەهابەت وەڵا بڕێکمان کاروباری نیو شارە بوو کاروبار وەکو چی بزانم چیت کڕەوە بۆ ماڵ خەریدی ماڵە سوزانم نانم وەرگرتەوە چۆم لو لە کوورم کڕیوە ساردا ئیتە کەم کەم بەشێ خۆتان حازرکەم بۆ وەرزی سەرما و باران و زستان وانە ئەرێ وەڵا باشە خەریدەکانت چی و چیتیا بوو شت کڕینەکە کەلوپەل چیت کڕەوە با بزانم کەلوپەل بڕێکم دەرمان کڕیوە بۆ مەڕی ڕاستی دەنا کەلوپالی ماڵێ زۆر لازم نەبووی ماڵم ئەها ئەی مەڕەکانتان کەلوپەلی بۆکڕن کەس نییە دکتۆر نییە بێ سەردانی بکات دکتوریش دێ بازە مەرحەلەیەک بە خۆمان جێبەجێ دەکەین چۆنە و چۆنە خۆتان نەزانن کە مەڕەکە لە چ کاتێکە دەرمانی پێویستە چ کاتێشێ ببێتە دەرەوە چۆنە و چۆنە ئەرێ وڵا دەزانین بە خۆمان کابراگە بە خۆی مەڕێ بێ دەبێ بزانێ مەسەلەن چ وەختێکی چ سەمێکی دەوێت چ وەختێکی چ دەرمانێکی دەوێت ئەرێ وڵا نەخۆش بێ مەسەلەن زەنگ لێ دەبێ دکتوری عیلەتەکانی پێ دەڵێ ئاوەیە هەر مەڕتان هەیە یا مانگاشتان هەیە هەر وڵا ئەمە بە خۆمان هەر مەڕمانەیە وەلی بەعزە ماڵک مەسەلەن مانگاشیان هەیە هەر لەگەڵ مەڕەکەی ئەی مەڕەکانتانە بن بۆ کوێستان وشتا ناوەڵی مە هەر لەو شاخوشیەوە منتەقەیرە دەبێ بەهارانی زۆر باشەوە بڵێن گژوگی یاوژدەی زۆر لەیە کە مەڕەکانتان بتوان بلەوەڕێن ئەڵی لێتی وەلی زۆر خۆش نێ تاریفی نیە وەک مەسەلەن و کوێستانانە نسبەتەن خراپ نێ ئەی باسی زمینەکانتان بۆ بکەوە باختان هەیەوانە ئەرێ وڵا باغشمانەیە باغی چیتان هەیە زۆرتر لێرە سێو ئەی باغەکانتان بەهرەی باشە ساڵیان ناتوانانی پارێکی لێ دەربێنیت یان ئەگەر بەهرەیدا سێویدا کەسێک هەیە فعلا گرنگ کارەگەرە گرنگ کە کۆی کاتەوە بڵێ ئەمە لانەکانی بە خۆمان باغمان لێداوە تازەژی مەسەلەن ناچوتە بەری و بۆ سوورەتەی پێوەی نییە پێوەشی بێ مەسەلەن بۆ خۆمان بۆ خزم و کەس ئەوەندەی پێوە نیە گە بڵی دەیفرۆشی وەلی لێتی مەسەلەن کابرا بخۆی کارگەری بۆ دەگرێ و لی دەکاتەوە لە سەرخانەی دەیدنێ پێشتر مەزراکان بە مانگا و بە گاواسن و شتی وابووانە کێڵاندنەکەی ئەڵم بەڵام ئێستا بووە بە تەراکتۆر و ئەو دەستگایانە ئێوەش هەتانە یان ئێستا شار کەسێک ماوەکە لە گاواسن وشتە کەڵکۆر ناوەڵا لانەکانە کەس نەماوە لەو ئامێرە قەدیمیانە کەڵک وەربگرێ هەمووی تەراکتۆر و ڕەدیفکارە و سوزانم ئەو جورە شتانەیە ئەو شتانەی قەدیم نەماوەلان دێ باشە باسی کەلوپەلی ماڵەکەت کرد من هەر ئەژگار حەزم لێتی بڕۆمە سەرەوانە بزانم چیت کردوە باسی نانت کردوانە وتت نانم کڕیوە بڵێ لێرە نانۆخانی لێ نییە یان کەسێک نییە کە تەندور بێنێت و نان ساس بکات یان ئەشێ حتمما بۆ نان بچن بۆ مەهابات وەڵا زۆرتر بۆ نان دەچین بۆ مەهابات بالی بەعزە ماڵێک مەسەلەن هەیەە تەندوری قەدیمیانەیە نانیش دەکەن
کابانەکانتان پێم وانە بێ نان بکەنوانە والله كلن هەر نازانن لە بیریان چۆتەوە ینی ئەوە جەدیدن بڵێ ئەی نانەوەخانەی هەر لێ نەبووە نا والله هەر لێی نەبووە کەس نەبووە کە بڵێ داواکاریەوەیان لێ بکات بڵێ ئێمە نانەوەخانەیەکمانێ وەزعەکە ئاوانیە کە ئەشێهین بەدیان نا هەر کەس نییە ینی کەلانە کولێرە هیچێکی وا دروست ناکەن ناوەڵا لێرە هیچ کەس نەوە دوی کەوتووە نە جوابیشیان داوینەوە چون دەگە سوعاالێ نەکەی و نەچی نەپرسی کەسیش جواب ناداتەوەی دیم ئەی ئەو کۆرپە جوانە وا لەناو ماشینەکە بوو ئەوەتانێ ئەوە کێتە ئەوە کوڕمە ئینشەڵڵا خوا پێت ببەخشێ هەر ئەوەت هەیە یان مناڵی کە چەند ساڵیەتی وڵا کسەکەشم 8 ساڵەتی ساڵ دووەمە کەوایە ئەچێ بۆ قوتابخانەوە ئەرێ وڵا قوتابخانەکەی لێرەیە لێرە قوتابخانەی لێ یان وڵا لێتی ئەرێ وڵا لێرە لێتی جا ئەو جۆرەکە من بیستم وتیان قوتابخانەیەکی لێ بۆ پێشتر پێم وابێ زۆر پێشتر وتیان لە خوارەوە قوتابخانەیەک بووە و ڕوخاندویانە و ئێستا قوتابخانەیەکی نوێیان ساز کردووە باسی ئەو مۆناکەیانی بەبیری تۆ دێت کە ئەو قوتابخانە کەی ساز کراوە ئەو قوتابخانەی ئەو بەری بەبیری من دەبێتە پێژین قەلابێ ئیدی دوایە و دەمی کە چۆل بۆ ڕووخاوە و ساز نەکراوەتەوە هەر لێرە لە دیوە جەماعەت مەسەلەن دیوێکی داونێ دەوێت دەرسیان کتووە تا 3 ساڵەوەی پێش برادێک لێرە زەمینەکەی بۆ کڕی بوو دەبێتە خاڵی خۆم برادێکی دیکەش هاتۆ لێرە بۆ خۆی هەموو خەرجەکەی کردو و سازی کردو ئەی مامۆستاکانیان چەند مامۆستان هەیە وڵای هەر دانە مامۆستایەکمان هەیە ئەی ئەو کەسانێک کە چن بۆ قوتابخانە تعدادیان زۆرە یا هەن مناڵەکانتان ئەو کات تا چەندمی لێ ئەوم پێ تا 5 لێلە ئەی دوای ئەوە چیەکەن مناڵەکانتان دوای ئەگە دەچن بۆ شار لە شار دەخێن یان دەچن بۆ شەبانە ڕووزی ئاها دەی باشە دەست و چاو خۆش بەیەخوا با کاتن نەگرم مەمنونم اختیارتەیە ژورەوە دەستت خۆش بێ زۆر سپاس دەکەم خۆ حافیز ئازیزان وەک دەیبینن ئەم بیناڕووخاوە ماڵی مامۆستا هێمنی نەمر بووە وەک دەڵێن ئەو ژوورە کە دواترە چینە ژوورێ ئەڵێن زێدی خودی مامۆستا هێمن بووە تاقچە و کتێوخانە و ئەو شتانەی لەوێدانەوە با بڕۆینە ژوورێ ئەوێشتان پێ نیشان بدەم وەک بیستمانەتەوە مامۆستا هێمن هەر لەم دیوایە بە دنیا هاتووە ئەو تاقانش کە ئیبینن تاقی کتێبەکانی بۆیانی دەستنووسەکانی و کتێبەکانی هەر لێرە ڕاگرتووە کە من هاتممە بینایان بینی زۆر زۆر داخچووە دڵمەوە چون بەڕاستی کەسێکی ئەوەندە گەورە نابێت کە شوێنەکەی ئاوای لێبێت هەر نەبێ ئەگەر وڵاتێکی تر بواە لانی کەم خەڵکی ئاواییەکە دەستیانەدا بە دەستی یەکترینەوە و ئێرەیان سازە کرد نایەنە هێشت ئێرە بفەوتێ ئێرانە کرد بە شوێنێکی گەشتیاری بەڵام بەداخەوە ئەبینین بووەتە جێی زەبڵ و درکوداڵ و شتیوە هیوادارم ئەگەر جارێکی دیکە سەردانی ئێرەم کردەوە ئێرە ئاوا نەبینم ببینم کە سازیان کردووە ڕێک و پێکرا و خەڵک دێن بۆ سەردانی ئازیزان هاتوونێتە ئەم ماڵە پێم وابێ ئەم باوەگیانە سەبارەت بە مامۆستا هێمن ئەوێت زانیاریەکمان پێوە باشی باوەگیان بە قوربان دەمخانم تاکی شکر زۆر سپاس دەکەم وتە زۆر سپاس دەکەم من ئەوڵێ ئەبابی ئاغایێرە بوو تاکە حوڵای غای برای بووە حەمەدیا غای شێخەل ئیسلامی برای بووە دوایە لێک جدا بوونەوە ئەو چۆشی لا ناوێت لەوان گەورەترها ئاغای گەورە ئەوانش لێرە ماونەوە مامۆستا هێمن کوڕی ئاغای بوو کوڕی شێخەل ئیسلامی تاکە دوایە مامۆستا هێمن هەشت شیعری دەکوتن دوایە ڕێژیمی شای بوو ڕۆی چوو عێراقێ
قاچاق بوو چەند ساڵان حتا ڕێژیمی ئیسلامی هاتە سەرکار ئەو دارەکە هاتەوە ماڵێ ئەو دارەکە هاتەوە ماڵە باباغای برا بوو دوو کوڕی هەبوون ئاغای گەورە یەکیان باباغا بوو یەکیان مامۆستا هێمن بوو لە شیلا ناوێ بوو جارحان چی دیکە دەفەرمێت ئێوە لەگەڵ مامۆستا هێمنە قەت ینی لەگەڵ خۆیان یان نزیکیانی قەت نەبووە کە بیان بینن یا باسییان بکەن یان والله ئەوان چون لێ جودا بوون ئەمە دەگەڵەوە ئاغای نێرە بوون حەوڵای ئاغای و محەممەدی ئاغای ئەوانش ئاغا شیلانەوە ملاقاتمان دەگەڵوان نەبوو مەکە دارێکی میوانی هاتبانە ماڵە مامیان دەهاتنە مزگەوتی ئەو هاتو چوایان دەکرد دنا لەوەندە زیاتر بڵێ دەگەڵی دانیشتە و چێوچێ ئەوانە نەبووە قەت شعرەکانی وەبیرتان دێت ینی بووە کە شعرێک بخوێنەوە دەم بەدەم لەم گوندەیە بگەڕێت و وەبیرتان والله نەمبیستۆگە شعران بڵێ لێرە ینی وەڵێ لەوێ دەیکوتن لەسەر ئەو شیعر کوتنەی دەربەدەر بووی دەڕۆی تا زمانی شای بوو قاچاق بوو ئەگەر ڕێژیمی شای ڕووخاو تێک چوو مامۆستا ئێمە ناتەوە ئێرانی ئەوە نێلحانش پەیکەرەکەی لەکن تەڕەباری لەو ئەگە دەڕۆی بۆ میاندە ئەوە نە پەیکەرەکەی لەوێ دانراوە وایە مامۆستایەکی زۆر گەورە بوو وانە گەورە بوو پێوەرێکی زۆرزان بوو سەوادی زۆر بوو بۆیە دەربەدەر بوویدی لەسەر ئەوەی یاری بە کوردیەتی تێپۆشی زمانی شای سەریش نەکەوت دەرمەجبور بوو کە ڕێژیمی ئیسلامی هاتە سەرکار هاتەوە ئێرانە گرتیشیان کوتی ئاغا ئەمن بربەرەکانن لەگەڵ ڕێژیمی شای کردووە دوایە بەریاندا ئەو زۆر مەغبوور بوو لەکن دەوڵەتی ئەوەی نە پەیکەرەکەش لە خوارەگە دەڕۆی بۆ میاندە لێیان حەوایان داناوە ئەی باسی شتە کۆنەکانی ئەم گوندەم بۆ بکە بزانم پێشتر ئەم گوندە چۆن بووە خەڵکەکەی چۆن بوون زۆرتر بوون یان پێم وایە بە زۆر خەڵکەکەی بە خودای ئەو مزگەوتە و دیوە ئەلحانەوە بەڵێ خەریکن سازی بە خودای بە هیچ کەس لە خودای گەورەتەنی لە توێ ژووری ئەو مزگەوتەی ئەوە ڕێوەڕێوەدانن دەباڕوانی بە دێگان نەبوو لەبەر کەی خوددا و لەبەر مەلا و لەبەروی خوددا شاهید دەدانیشی مەجبور بوو یا دەبوو سەکوێ چەندانا بوو لەوێ یا دەبوو لەوێدا یا دەبووە دەکەوێەوە دەری حالەمەکە ئاوا بوو هەموو مسلمان بوون پیاوی چاک بوون هەموو پەنجا و تەقریبەن پێشتر دایان کۆت 120 باش گۆشتی قوربانە دادەنرا بۆ و دێلاچینەی دوایە وای لێهات بوو بە 70 ماڵ 6 ماڵ بە بیری من ئەو یانە مندی بووم پێشتر ئەوەندە بووە ئەی خاڵێکیان ئەو ماڵی مامۆستا هێمن بۆچی وێرانەیەکی لێماوەتەوە بۆ کەس نییە ڕێکوپێکی بکات پیای ڕابگات کە ئەمە بێژن ئەمە شوێنێکی زۆر گرنگە چون بەڕاستی مامۆستا هێمن مامۆسایەکی زۆر گەورە بوو تۆ لە گەورەکە دیوە ئەوە نێ هەم بۆتە کاول و ئەوەی ماڵە حەوڵای غای بوو چیان ماوە هیچ کەسیان نەماوە بایز و مەسەن حەیز و ئەوانەی کوڕی کاک ساڵی بنماونەوە دەنەچەماوەتەوە خۆ هەموو مردوو کاک تاید کوڕی باباغای بوو ماڵە مامۆستا هێمنی ئەو مردو کاک تەهای ماوە ئەوی ژۆ لە مەجبورەوە دەژوورەدا کەلاکە ئەویش کەوتووە و چێ بدەمێنێ بایزی شەیخ ئیسلامی ماوە کوڕی کاک ساڵی بایز ماوە و ئەوانە ماون چێ ماوە نەفەر ئەو لەو دێ ئەوی بۆ خۆم دێبوو خوددا شێدا هەموو مردوو چێ ماوە هیچ کەس نەماوە تەنکەی خودای لێ بوو جوحمەی لێ دەکرا بەسەری بابەت کواتە تەواو بوو کەس نەماوە چێ دەچێتە جوحمەی دەی باشە خاڵەگیان دەست و چاوە خۆش بە یاخوا ئەی خاڵەگیان ئێرە شوێنێکی تری لێەوە بڵێن وەکو مامۆستا هێمن یان نووسەر بێت شاعر بێت کەسێکی وای لێ وەڵای کەسی وای لێ نەماوە نەوەڵە داخل لە خۆڕاتۆم بڵێ شیعر هەر مامۆستا هێمن دەیکوت بەنا کەسی دیکەم نەدی وەڵایی ئەگە هەش با بەڵە پێم دەکوت دەی دەست و چاوتان خۆش بێ ئەو پورەمان ناتوانە قسە بکوانی کوڕەوەڵە فەقیرە چ دەزانێ حەدە ژوورێدا بۆ کابرا شتی نەبینێت لە خۆڕاتت پێ بڵام وایە دەی دەست و چاو خۆش بێ یاخوا خاڵەگیان ببینی و دا پێت بڵام وایە دەست و چاو خۆش بێ یاخوا خاڵەگیان زۆرمان ئەزیەت کردی
بمان بوورە اختیار تەیە دەست زۆر سپاس دەکەم زۆر سپاس هاوڕان لەگەڵمان بن. جا ئێرە نازانم کوێە بەڵام تەقەتەقیان دێ لە ناوە پێم وابێ وەساکەی لە ناوەیە با بڕۆینە ژوورە بزانین کێ لێ لەگەڵی قسە بکەین. سلام علیکم باشیش گرۆسای ممنونم خواهش دەکەم سپاس دەکەم زۆر سپاس دەکەمەوە لە دوورەوە هاتم دەنگی تەقەتە خوشدا هات وتم بابێ ئێرە بزانم ئێرە خەریکی چین چییە وڵی خەریکی کاری ناڵمە تۆڕبندی دەکەین لێرە وەسایگان ئێرە هەر پێشتر مزگەوت بۆ ڕوخاندوتانە یان نا شوێنێکی هەروە ئاوەڵە بوو هاتون کارتان لێک نەوەڵا پێشتر لێرە هەر مزگەوت بوو دی زۆر کۆم بوو زۆر خراپ بوو خەڵکەکە کە داوایە لەمە کرد کە بین ئێرە سازکەینەوە مەژیدیەوە هاتینەوە خەریکی کاری لێرە دەمێکێ خەریکی کارن چون باران و هەوا ساردی و ئەم لاولایە چەندێکتان پێچێکە بینایەکی ئاواساس بکەن وڵا خۆ تەقریبا ئەگە زۆری وانەکەی مانگێک نهایەتەکەی تا سەفەکەی با سازەکەی وەلی خۆب خەڵکیش دیاری نەمان دەکات دەستیان خۆش بێ لێرە زۆر بەباشی چۆتە پێشێتالە خەڵکەکەی بۆ پارەکەی یارمەتیان داون کە پارە بێن و خۆیانە مزگەوتە ساز بکەن یان ناکەسێک بووە لە شوێنێکەوە هاتووە نەوەڵا ئێرە هەر خەڵکی دیەکەی بەخۆی کولن یارمەتیەک دەدەن دی کولن پوڵەکەیان جێبەجێ کردو ئەمەژی دیواتین لەسەر کارێ ئێوە لە شوێنێکی ترەوە هاتوون یا هەر وەساو بەنای ئێرەن وڵامە لە مەهابەتی ڕاتوی نێوشاری ئێرە وەسای لێ نییە یا هەر ئێوە بانگەکەن بۆ ئەم شوێنە کە بێنەوە کارەکانیان ئەنجام بن سەقفێکە چوزانم دیوارێکە وڵای خۆ بەمە پێشتر خەڵکیێرە بووی 30 ساڵەوەلی لێرە ڕۆشتووی 30 ساڵەکە لایەنج کە ئاشنا هەر بۆ خۆما هەر دەبینە ئێرە خەڵکی ئێرە زەنگیان بۆ لەداین کاتونەتە لێرە دیەوە مەشغول بەکاری لێرە زۆر باشە لەشتان ساغ بەخوا باسی تایبەتی ماڵەکانم بۆ بکە کە ئەم ماڵانە کە ئێمە ئەیبینین زۆریان لە خشت و لە گەڵ و ئەو شتانە دروست کراون بۆچی ئێرە زۆریان باسازی نەکراوەتەوە یان هەروە وەکو گەڵ ماوە چۆنە و چۆنە وڵاهی دەبینیەوە خەڵکەکە بۆ خۆیلانەکانە خەریکی باسازیە معمولان بۆچی مەسەلەن کە دەیبینی زۆر کەس تازە سازی کردوێتەوە ئەو خشت و گڵەشکە لانەکان گڵەکەی کە زۆر قەدیمە پێشتر ئەلانەکانیش خۆ جەماعەت وردەوردا هاتوۆتە پێشە وردە خشتەکە کە دەدڵانە کە زۆر باشتر لەو شتەی ئەلانەوە دەستیان بەکارێک دەورد بە سازی دەکەنەوە دیەک زۆر باشانی بەڕای ئێوە خشت و سیمانوشتەکە باشترە تا ئەو گڵە چون ئەڵەن گڵەکە لە هاوین و زستانە یعنی حاڵەتێکی وان هەیە کە بە هاوی نافێنکە بە زستانیشە گەرمەوانە دروستە بڵێ وڵای خۆ قەدیمیەوە ساز کردو لەهانەکان کە زۆر باشەوە خۆ بەلەن شتەکە هاتوۆتە پێشتر پیشرفتی کردووە شتە یعنی زۆر باشتەکە لەن خشتەکە هەم مڕەتەبترە خانەوەکان هەم نەمایەکی جوانژدا بەدی ینی زۆر باشترە زۆر باشە ئێوە هەر دایک و باوکیشتان ڕۆشتون بۆ مەهاباد هەر خۆتان بەتەنیا ڕۆشت ناوەڵا هەر کولەن ڕۆشتین هەر کولەن ماڵەکەشمان لێر لەسەر کانەکەی بوو لەوە بووی دیلان خراپ بۆ خانە تازان لێ ساز کردو پێم بە پێشتر ئێرە زۆر شلوغ بۆوانە ینی ئێستا کەسێکی زۆر بڵین زۆری لێ ماوە وانە نا ناوەڵا زۆری لێ نەما وەلی خۆب ئەمن بە زەمانی منێ وەلی دایان کورد هەشتا ماڵ قبلە نێر هەشتا ماڵ پێم وابێ 15-20 ماڵێکی شتێکەوەی بەڵە هەر ئەوەندە ماوەتەوە لانەکە دەیوە ساگیان دەست و چاو خۆش بەیخوا با کات نەگرم خاج دەکەم زۆر بەخێر بێن دەست چاو خۆش بۆ بەرنامە جوانەکە و زۆر سپاس لەسەر ئیز نەخۆ حافیزە بێ خۆشەویستانم ئێمە هەمووی ناو گوندەکە گەڕین وتمان بزانین کەسێک هەیە کە دەنگی زۆر خۆش بێ دەنگێکی ڕەسەنی ببێت هەر هەمویان ئەم گەنجە جوانیان پێمان معرفی کردووە جا بابی ناسیم بزانین چۆنی باشی بەخێری سەرچاو زۆر سپاس دەکەم جا خۆت بە بینەرانی خۆشەویستمان بناسێنە نیێم سعیدی بڕیشە خەڵکی لاچینیم
سەیجان پۆلی چەندی سەیجان تەمەنە چەندەیە پۆلی نۆم تەمەنم 15 ساڵە زۆر باشە چۆن بوو کە بە دەنگخۆشی لە ناوتاوی و ئاوایە ناسراوی هەر هەمویان ئەڵێن سعید دەنگی زۆر خۆشە دەنگی تایبەتە دەنگی زۆر نەورۆزانە گۆرانیان بۆ دەڵێم عالە مەڵ دەپارێت بەوەیەوە ناسرام ینی کەوایە ئێرە نەورۆزێکی زۆر خۆشی هەیە ئاگر ئەکەنەوە دوایەوە گشتی هەڵە پەڕێوانی بەڵێ دەی باشە ئەی پێم ناڵی ئەوەڵین بار چۆن بوو کە هەستت کرد دەنگێکی زۆر خۆش هەیە ئەوەڵین بار گۆرانیەکم حەسەن زیرەک کوتم ئەگە کوتم هەموو کوتان دەنگت خۆشە لەو دیمەوە ئەوانە گۆرانی دەڵم زۆر باشە ئەو ساڵ تەمەنە چەندێک بووانی چەند ساڵت بوو کە زانیت کە من دەنگێکی زۆر تایبەتم 14 ساڵ بووم پار لە پارێکەوە تۆ ئاوا دەنگت داوەتەوە پێم بڵێ زۆرتر حەزت لە دەنگی کێ لە ناو گۆرانی بێژە قادر مامەندی بەندبێژ حەسەن زیرەک مەلاوسێن ئەوانە ئەی خۆت وا بڵێن بەندوشتا زانی یان حەیران یان بند حەیران گۆرانی هەموو دێ باشە ئەگەر زەحمەت نەبێ گۆرانێکی خۆشمان پێشکەش کە جا بە شتێکیش بڵێم لە ژنەکانی ئاوایمان کە پرسی وتم بۆ لایلایی مناڵەکانتان چۆن نەخەوێنن کەسیان شتێکی وایان نازانیان وەبیریان ناهاتەوە یان کاتێکە مەشکاژێنی ئەگەر شتێکیشت هەیە لەسەر و بابەتانە پێشکەشمانکەی لەبی بنەوە دەست خۆش بێ بیرە نەما دەی کێشن یا هەر چەند گۆرانیەکە زانی پێمان بڵێم گۆرانی خۆشە هینکێ و پێشکەشمانی ئەو گۆرانیە دوودانن یەکانی مەلاوسێنێ داخلکەیدا دێڵم ئەوەی دیێشی لە مەعانی قادر مامەندیە باشە دەست و چاو خۆش بێ با گوێمان لێبێ أري خدا حافظ خدا حافظ خدا حافظ يا عزيز أودارم بجدلم أودارم بجدلم ندبين ما تضرجش ملقم خدا بلوت في خوي بتوم شاد كا قولي بايز مجيم خدا بلوت في خوي بتوم شاد كا قولي بايز كوامك مزنون وكو من بو ليلى كاي دوري سوا من بقولو قراري تو هموشتكم خستلاوا من بقولو برياري تو هموشتكم خستلاوا أري خدا حافظ خدا حافظ خدا حافظ يا عزيز أولا يروم بجذلهم أولا يروم بجذلهم ندمين ما ويا تضرجز ما قم خدايا بلوت في خوي بتوم شاد كا قولي فايز دەست و چاو خۆش بە یاخوا دەنگە نەرزە سەیجان جا شتێکی تریش ئەگەر هەیە پێشکەشمانکە مەلاوسینی مەلاوسین نا ڕاست ئاها قادر مامەندی ئەی شتێک نییە لەسەر مامۆستای نەمەر حەسەن زیرەک بۆمان باس بکەی با پێشتر ئەوەی قادر مامەندیمان پێشکەشکە با دەنگمان لێ بێ باشە أغلى دغلى ويلة أغلى دغلى ويلة نوري تاوم سعادة نوري تاوم سعادة زرقو دلت صوت عندم إيمان دلي هستندم جاني خد فين وعندم زور بدواني وبحادة نماني وبحادة نكاي فرام وشمكاي تبروي رش وشمكاي تعمر دنخ وشمكاي بما تسر وشمكاي تجاني بمعبد دواي دردك كم خانضاد أوران زمن الداي بباد تعبي رسولي الله أواد لم كشيلاد أجر يارم هاتدار حالم دلي روش حلاد لكري ما تكتي ددم شنو نغدم هابد أبند بندي تويا جلبك كلازات
خاڵێکیان بێ مەلات باشیش کرد خێری بام سەرچاو زۆر سپاس جاوە من بێمە ئێرە ئێوەش فەرموندا بنیشن با پێکەوە بڕێک قسە بکەین باشن سلامت بیا خۆ مەمنون بە خێرن سەر بۆ خۆتان لە کار خەلاس بن و بزانم لێرە دانیشتوانە ئەرێوەڵە ناجیاکەمان ئێرەیە خۆ دوکانمان نیوە بازارمان نیو دەبێت لێر دانیش یەخڕ دەبینەوە خۆشە کێوکێ لێرە خڕەوە بێ وەڵا چەندی جەمعیدیەکی ئاوە هەژۆ دەماڵ لێرە لێ خڕ دەبینەوە خۆت بناسانە خاڵێکیان با بزانم ناوت ئەمەدی خاڵندی خاڵندی باڵە کاک محەممەدگیان هەر ئێوە و باب و باپیرانیشتان هەر لێرە بوون ئەرێوەڵە وایە زۆرە شێ زانیاری باشە بێوانە بەقڵای دیومانە دی باسی ئێرەمە بکە بزانمەم گوندە پێشتر چۆن بووە زۆر قەرەباڵغ بووە هاتوو چۆ زۆر کراوە ئەرێوەڵاوەمی زۆر بوو ئەمە بینە ئەو سەربەندی وای لە هات چۆل بووێندێک تقریبان دوازدە ماڵێک ماوینەوەندا ئەی بۆ ئاوای لە هاتووە بۆ گشتی ڕۆشتون بۆ شار و نایەنەوە بۆ ئێرە و چۆن لای کاسبەکان کەم بووە ئەی خۆتان لێرە خەریکی چین ئەڵایمە ئەوی توشتی هەبێ مەڕی هەبێەوە کە خەریشیەوەیە و هەس ئێرە ئەشێ مەزرە و باغوشتی واشی لێبوانە ئەما باغ و باغاتی زۆرە هەر شوێنە کاڵەن باغ و باغاتی زۆرە یان مەزرێکی چاکی لەیە دیارە بارانەکەی زۆر باشە باسی بەهارانە بۆ بکە بزانم بارانی ئێرە چۆنە و چۆنە زۆر ئەبارێت پێشتر چۆن بووە زستانەکانی زۆر قورس و سارد بووە یان نا پێشە ساڵەوەی پێش تقریبا وشکە ساڵەوە لەکن ناباران زۆر بزوو ئەمە وشکە ساڵە دو ساڵ سێ ساڵە و شکە ساڵە نشی شکستکردنا ئاو بە شت بارانشتی زۆر دەی باشە خاڵەگیان ئەڵێن لێرە بەردێکی لێ بووە کە لەسەر ئەو بەردەوە وا بڵێن مانگەکانیان ئەوت یانەوەی کە مەڕەکانە چوون بۆ هەواریا چوون بۆ کوێستان لەسەر ئەو بەردە ئەو شتە هەر هەیە بەردەکە هەرماوە ئەو بەردە و چیرەگە شانەیە ها چیرەگە شانەیە ئەو چیرەگە لە ژێڵان کەڵەشی لێن ئەو حیسابی دەستانیان پێ دەکرد چیان پێکرد حیسابی دەستانیە بزانە ئەو مانگستانە چەندی چوو چەند کەڵی دێتە خوارە ئەوەندە مانگی چوو ئەوریمی تەقمین و ئەو شتە و ئەو بەرەبەرە نەبووە هەر بە حیسابی وانیشان کردووە خۆشتان هەر ڕۆشت ئەو کلانە قیتر دیوە ئەلێ وەرە حیسابیان دەکە ها ئەو کلانە دەچوینی نیشانەکەی بوو دا نیشانەویان دەکرد ئەو حیسابان دەکرد ئەی ئێستاوانە ماوەوانە حانەکە بابە حانەکە موشت هەیە سەوات هەیە باسی کانیم بۆ بکەوە بزانم لێرە کانیەکیشی لێ بێوانە کانەکە ژۆتە دەبوو کنداری بیدە ئێستا ئاوەکەی زۆرە یان ئەو کەمی کردوە ئەوی وڵایەن حانەکەی استفادەی لێ ناکەن ئەوی هەر هەیە لولەی تێدایە ئەمە استفادەی ناکەم چاڵا و ماڵەوە بە حسارە دا و لەژوورە دا باشە باسی خێزانەکەتم بۆ بکە بزانم خێزانەکەت خەریکی چیە والله خێزان مەحانەکە ڕبی وانیشە دەکە ئەو سێوان دەکە ئەی وتم کانیەکە وا بڵێن چون ئێوەش لە مێژەوە لێرن هەر خێزانیشتان خەڵکیێرەیە باڵێویش خەڵکیێرە ئەچون بۆ سەرۆکانیە ئاو بێنێت و لەکوێ یەکتان بینی والله ما نیدی یەکسمان دەدی ئەی ناچون بۆ سەرکانیەکە ئاو بێن وانە ئەخر ساڵان وا بوو ئەچێتە سەرکانی و نازانم گۆزەتە هێناوە وڵاوا بوو بەڵام ڕێگای بەکسان دەگرێتە والله ڕێگای بەکشانە ئەوی کسی حێڵەشین جوان بە خمار باز بە ڕێگای دەگرێت باشە دیارە ئێوەش زۆر جوان و جەحێڵ بوونەوە کاتدا بەخوای دەرگیراش ڕێتان پێ ئارێ پێی باشە ئیشەڵڵا کە هەمیشە دڵخۆش بن خاڵێکیان باسی کێوەکانی دەور و پشتم بۆ بکە بزانم کێوەکان ناویان چییە ڵا چێوەکە هەموو ناویان هەیە هەان لەو خڕێرە هۆ لەو خڕێرەوە خڕێکانشی چییە ئەو خڕە بیرەوە خڕە بەردەزەردەوە سەکۆی دیوانە ئەوە قڵا سارمی ئاوە ئێوە کە هەر پێشتر لێرە بوون ئەتوان باسی ئەوم بۆ بکەم بزانم بۆچی بەم گونداڵێن لاچین والله پێڵ لاچی نازم بەحیز بێت هەر پێشتریش هەر ئەو ناوەی بۆوانی ئەوی بەرەوە دەی باشە با بڕۆم بۆ لای ئەم کاکە کاکی گیانچۆنی بەخێرن سەرچاوم ئێوە خۆکانی شتی واتان نەبووەنا ناوەڵڵا ئەی خێزانتان چۆن هێناوە کچی ئێرەتان هێناوە یان نایەوەش ئیلاوەیە لاوە لە دیدیکە بووە بەڵێ هەرێوەڵڵا خەڵکی ئێران هەر دانیشتو ئێرن بەڵێ رێوەڵڵا چۆنە چۆن بۆ کچی ئێرەتان نەهێناوە گەیشتونەتە لاوە خدای جا قسمەت دووە بۆی هیچ بکەین خەریکی چیم بە ڕۆژە
بەخدای خەریکی کاروباری نەگە کاروبارەکە بەدەیکەین دەناوەچی دیکە دەبێ کارێدا دەنیشین بکەین باختان هەیە یان مەزراتان هەیە بێستان وشە هەیە لێرە بەخدای هەیە رێوەڵە بێستانشیش باغیش هەرێوەڵە مەڕووماڵاتان هەیە یان نا لە ڕۆی باغوشتەوە بۆ خۆمەم کە لێرە مەڕووماڵاتن نییە بەڵام باغ و قسمەتی کاری نێو شاری لەو بازە کارانە زۆر باشە جا ئەڵەن خاڵەمان دەنگی خۆشە چا نا بەخڵام نا دێ باشە ئێوە شتێکمان پێشکەش بەخدایە من شتێکی جوان نازانم نا چۆن تازە هاتوومەتە ئێرە شتێکم پێشکەشکەن وانە وای کوڕەکەی ئەوە و بەهارە لێرە کوتی ئەوانە لەگەڵ بوو لێرە ئەخە دەزانی هەر کتیشی باشە ئێوە شتێکمان پێشکەشکەن پێشکەشی من و بینەرانێکن و با دڵمان خۆش بێ و حەیرانێکی خۆش والله گۆرانی وەرانە نازانین قەتمان نکتووە دێ باشە بیرەوەرێکی خۆشم بۆ باسکە بزانم شتێکی خۆش نوکتەیەکی خۆش دەست نکتێک آخرەوە سەد لەوانەیەکە لێم پێشدا باسی قەدیمم بۆ بکە باسی ئەو دەمکە قەدیم چۆن بوو والله قەدیمیش خۆش بوو ئەمما واشتری میلال هەم خۆشترە دی ئێستا خۆشترەیە ئەو دەم والله هەم خۆشتر خەڵک دەوڵەمەندە و حالم من چاش دەگوزارینێ والله خۆشترە دی دەی باشە خاڵەکە ئەوە بیست نەفەر من ئەو خانوویدا دانیشتووە ئێرە خێزاندار بووە کابرا پێشش کوڕی بوو ئەلەوە دانیشتووە ئەقل کوازی دانیشتنیە ئێستا پێم وە بە کەسی لێ نێوانە والله ئەڵعانەکانیت شۆ لە بەیسلاات ئیمکانات زیاترە جێجێ و مەکان خۆشتر بوونە چۆنە و چۆنە کە ئێوە نەڕۆشتونێتەوە بۆشان بەخدای لێرە بازێک ماوینێتەوە بازێکیشکە چون نزدیک شارە و وانێش ئیمکاناتی ئێرە کەم بوو دەبینی هاوینان دێنەوە و بە ئیزانش بەیسلا دەستنەوە نێو شاری ئەوەی کەوانێکیش بووە خانەخە لێرە ماوەتەوە و ئێستاشە بەردەوامن باسی ئەوم بۆ بکەن هەر کات کە پێکەوا بن یان شەوانی زستان دانیشن کایە چیەکەن ینی وەڵا جا ئەکسەرەن لێرە جۆرابێن دەکرێت جۆرابێنێ دەکەین و بەیسلات دیاتەکانی دەورە پشت دیان دەسینە دیاتەکانی دەورە پشتمان جۆرابێن دەکرێت ئەها دێ باشە ئەی چەند نەفرن کە جۆرابێنەکەن ئەخدای جات بە شەوی و فەڕە دەکە شەی وە 12 نەفەر خڕ دەبینەوە شەی وە 7 نەفەر 5 نەفەر بردووتانەتەوە بەخدای دەشبینەوە دەشدۆڕێنی نەمو جوورێ قمارەخانە زۆر باشە پێم بڵێ چۆن ناو چۆن جۆرابێنەکەن ینی ئاوا هەی دانیشن پێکەوە دانیشت بێکەوە خەنە ژێر پای یەکترین و سێ لە بەری چوار لە بەری ئاوە دەبنە شەریک و ئەو بەرەبەر دێ باشە خاڵەگەیان دەست و چاوتان خۆش بێ محەممەد بیاخوا مەمنون زۆر سپاسانەکەم هاوڕیان لەگەڵ مامن بۆ بەشێکی تر سلااوە لێ بێ کاکی گیان باشی بێمە لاس ئیجازە باشی شکر کاکی چاوە زۆر سپاس دەکەم ئەوە بۆ لێرە دانیشتوی وڵای پاییزە وەرزی بەکارێ دانیشتون ئەلێرە بە خزمەت زۆر سپاس خەریکی چیت بە ڕۆژە بە ڕۆژە وڵاخ دامداری و ئاوە جارجار مەزراوە باوە حیوانی ورتان هەیە یان ئەغڵب لێرە حیوانی وردە حیوانی وردمان ئەی چۆنا چۆنە ئەیبن بۆ چیاکان و ئەیبن بۆ شتە دەیان بین بۆ وانەکەی لەو جیانە ئێرە شیر و شتەکەی کێی دۆشە خێزان هەیە کە یارمەتیت بە بەڵام دەی دۆش دێ باشە کاکە گیان پێمان بڵێ کە ئێوە ئەزانن کە بۆچی ئێرە ناوی لاچینە لاچین دەو منتەقەیدا دە و کۆنتترین دێ ئەو منتەقەی لاچینە عتاشی لەنایە وانە ئەوە جێ هەواری لاچینی بوون کە دوایدا بوونە دێ لاچین لە پێشدا لەسەرێ بۆ کانەکەی ویشک بۆ وەک باز دەکەن عالم قەدیمی باز دەکەن تویانە بالێرە لاچین لێوێ لە کە لاچوون نێوی لاچینی لە لەعزەی لاچینی هاتوونە ئێرە کە ئێرە سعب ئەو بۆ کانی هەبوو هاتوونە ئێرە زۆر باشە ئەی ئێرە شوێنێکی هەیە وەک بڵێن کانیەکی زۆر بەناوبانگی بێت یان ئاوێکی زۆری بێت شتێکی وای هەیە لێرە ئێرە زۆر سعب ئاو نییە بڵێ سعباوە وەلی مثلەن کانی لێ کانی جوزەی کۆنتترین کانی جوجە جێی جوجەی بۆ پیاڵەنکانی جوجێ ئەوەی نازانن لە قەدی مۆزار بەزاراتۆ نازانین بۆ دارەکانتان لە ئاوی چی استفاداکەن ینی هەر بۆ باغەکانتان بۆ مەزراکەتان کانیاوە ئێرە کانیاوە ئاغڵب کانیاوە
دێ باشە کاکەگیان شتێکی تریش کە بابینەرانمان بزانن باسی چیاکانم بۆ بکەن با بزانم ئەو چیانە ناویان چییە و ئەگەر ئەزانن زانیاریەکمان پێ بن. بەڵێ ئێرە ئەو شاخەی ڕوبەڕۆمان کێرێ ئەوە خڕە بە عشتا ئەوە ئەو مەزرانە ئەو لای پێ دەڵێن سارمی شتەوەمانە ئەو شاخە قەڵای سارمێ قەڵای سارم بەگ مکریانی بۆ ئەو شاخەکانیان ئەوەیە لەسەر ئەو قەڵایە سارمبەکی مکوریانی وانە ئەتوانن زانیاریەکمان پێ بن بزانن چۆنە و چۆنە. ئەو قەڵایە دە ئەسڵدا کۆم بوو نازانین چێ وەلی دەدوایەدا سارم بەگ ئاوەدانی کردوێتەوە سارم بەگ مکریانی پێم وایە ئامۆزای ئەو داخسوڵتانە بۆ کە مەهاباتی بنیاد ناوە بەڵێ ئەو قەڵای بنیاد ناوە ئەو دەمی پێم اختلافیان لەگەڵ شای ئیسماعیلی سەفەوی هەبوو ئەلەوەی هاتوونە ئەو قەڵایە ئەلێرە بوون. ئەی ئەو کۆرپە جوانە کۆرپەی خۆتە ناوی چییە؟ زاگرۆس. زاگرۆس چەند ناوێکی خۆش ئیشەڵڵا کە تەمەند درێژ بێ خاڵەکان دەست و چاو خۆش بێ. زۆر سپاس بۆ زانیاریت لەسەر ئیزنت بەخێرە زۆر سپاس دەکەم خۆ حافیزە بێ زۆر سپاس خۆ حافیزە بێ. خۆشەویستانم پرۆگرامی ئەمڕۆژمان کۆتایی پات هیوادارم بە دڵتان بوو بێت ئەگەر کەم و کورتیەکی بوو لێمان ببورن تا پرۆگرامێکی تر و ئاواییەکی تر خواتان لەگەڵ.